هەناسەدانی سندوقی وەرزشێکی سادە و کاریگەرە بۆ هەناسەدان کە دەتوانێت یارمەتی هێورکردنەوەی دەروون و جەستەت بدات. لە هەر شوێنێک و لە هەر کاتێکدا دەتوانیت بیکەیت. با تاقی بکەینەوە. ئەگەر توانیت لە دۆخێکی ئاسوودەدا ڕاستدا بنیشە و چاوەکانت دابخە یان بە نەرمی یان بەشلی دایبخە و بیکەرەوە. وێنەی چوارگۆشەیەک یان سندوقەیەک لە مێشکتدا بگرە. ئێمە بڕیارە هەناسەمان بەکاربهێنین بۆ کێشانی 4 لای سندوقێک. سەرەتا بە هێواشی لە دەمەوە هەناسە بدە و هەموو هەوای سیەکان دەربکە. ئێستا لە ڕێگەی لووتەوە هەناسە بدە کاتێک هێواش لە مێشکتدا تا 4 دەژمێریت. بیهێنە بەرچاوت کە بە هەناسەت لایەکی سندوقێک بکێشیت. ئێستا هەناسەت ڕابگرا بۆ ژماردنی 4 کاتێک سەرەوەی سندوقەکە بە هەناسەت دەکێشیت. تا 4 بژمێرە و هەناسە بدەرەوە. بە هەناسەت دیوەکەی تری سندوقەکە بکێشە. وە دووبارە هەناسەت ڕابگرا بە ژماردن تا 4 و بنی سندوقەکە بکێشە و 1 خول تەواو بکە. دەتوانیت 3 یان 4 جار ئەمە دووبارە بکەیتەوە یان تا هەز بە ئارامی و لەسەر خۆی زیاتر دەکەیت.